كاك عبد الكريم ألف. اللهم ساجانم كاتت باش. ئەم کاتت باش سڵاوی خۆی پەروەردگارتان لێوێ کاک عەبدولکەریمی بەڕێز. دەستخۆشی بەرنامە جوانەکە لێکم. زۆر سپاس بۆ جەنابیشتان، دەستی خۆشی بۆ جەنابیشت کە پەیوەندیت کرد. وەڵام مامۆستا ڕێزم هەیە بۆ ئێوە زۆر ڕێزم هەیە بۆ مامۆستایانی دینی خۆمان. زۆر سپاسیانەکەم. بەس یەک سوالم هەیە مامۆستاگیان لە تۆ. لە خزمەتتان زۆر سپاس ڕێزداری. ئەوە ئیمڕۆ لە سویدەم قورعانیان سووتانووە لە سویدەوەتە عێراق بەرهەڵسی هەیە و ناخۆشی لەگەڵ سویداین کردووە. ئایا ئێوە و هەرێمی کوردستان بۆ هیچی نەکتان نییە بەرامبەر بە سوید کام قورعانیان سووتانووە؟ ڕاستە بەسەر چاو لەسەر ئەوەش قسەت بۆ دەکەم دەرفەتی بەرنامە هەبێ سوپاسی ئەو هەڵوێستە دەکەم کە تۆ وەکو ئیماندارێک ئێستا لە ماڵی خۆتەوە بەدڵ ناڕەحەتی بەو بێڕێزیکردن بە کەلامی ڕەب العالەمین کە قورئان دوا پەیامی ئاسمانی خۆی پەروەردگارە. کاکە عەبدولکەریم دەستەکانت خۆش بێ. کاکە عەبدولکەریم فەرمووی قورئان سووتاندن لە سوید لە عێراقا هەڵوێستەیە، بەڵێ لە هەرێمی کوردستانیشا بە توندی ئیدانەکراوە. بەڵام بەڕێ کاکە عەبدولکەریم ئەو قورئانە خاوەنی خۆی هەیە. ئەگە قورئان جەنابت بخوێنێەوە قورئان نەک سووتاندنی دەیان ئاەتی قورئان باسی ئەوە دەکا ئەو مشریک و خوانە ناس و مولحیدانە چیان بە زاتی ڕەب العالەمین وتووە. ئەو یەهودانە نەسارا کاتی خۆی چیان بە خوای پەروەردگار وتووە ئین الله فەقیر ونحن ئەغنیا، خوا فەقیرە دەستکوتە داوای خێرمان لێ دەکا، ئێمە دەوڵەمەندین. خوا بۆ ئێمەی تۆمار کردووە بۆ ئەوی من و تۆ بزانین حتا قیامەت دژایەتی ئەو قورئانە دەکرێت. بەڵام دژایەتی قورئان کابرا مصحفێک دەسووتێنێ. ئێمە هەزاران هەزار خەڵکمان مصحفەکەەوە لە سینەیدایە. ئەوەتان من و تۆ بەرنامە دەکەین قورئانی پیرۆز و پڕ بەرەکەت و بەخشش باز دەکەین. من دەڵێم باشترین ڕەت لە وتاری جمعەشە ڕەتمانداونەوە باسیشمان کردووە ئەوەیە ئەم شەو ئێمە هاتین بەرنامەیەکی قورئانیمان کرد لەسەر بابەتی خێزان لە خزمەت ئاەتی 34 سوڕەتی ئەنیسادا بووین. ئەوە هەزار کەس قورئان بخوێنێ ئێمە ئەمە منهەجی ژیانمانە و بە دڵنیاییشەوە پێویستە حکومەتی هەرێم مامۆستایانی ئاینی هەڵوێستی ژیرانە و عاقڵانە و حەکیمانەیان هەبێ بەو پێی لە چوارچێوەی شەرعدا هەموو کەس دەبێ حەماسەتی بۆ دینی خۆی هەبێ، تۆش بەوەی کە لە ماڵی خۆتەوە بۆ کارە دڵتەنگی ئێمەش هەروەها ئینشاء الله خوا پاداشت دەداتەوە لە خزمەتکارانی قورئان خوا حیسابمان کە.